وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت هەرێمی کوردستان هەنگاوی باشی ناوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراق. ناسر کەنعانی لە پرێسکۆنفرانسی هەفتانەی خۆیدا و لە وەڵامی پرسیاری کورتسات نیوز ڕایگەیاند بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان راپۆرتێکیان لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراق گەیاندووەتە دەست لێپرسراوانی ئێران. دستگاه زیرربط عراقی بر اساس گزارش‌هایی که ما تا الان داریم لە سەردانەکەی ئەم دوایی قاسم معڕەجی و وەزیری ناوخۆی حکوومەتی هێرم بۆ تاران سەبارەت بە دوایین هەنگاوەکانی جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی گفتوگۆ کرا. وەفدی عێراق راپۆرتێکی وردی لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنەکەدایە بەرپرسانی ئێران. ئێرانیش زانیاریەکانی خۆیان خستە بەرباس. بەرپرسانی هەرێم هەنگاوی باش و کاریگەریان ناوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە کە دانانی هێزەکانی سنوورپارێز لەسەر سنوورەکان و هەڵگرتن و کۆکردنەوەی بارەگای ئەو حیزبانە دەگرێتەوە و راپۆرتەکەشی دراوە پێمان. لیژنەیەکی هاوبەشمان هەیە کە هیوادارین بە درکپێکردنی باش عێراق و هەرێم لە خواستەکانمان هەروەها بە پەیوەندی باشی و برایەنەمان لەگەڵ ئەو دوولایەنە هەنگاوی پێویست بۆ جێبەجێکردنی تەواوی ڕێککەوتنەکە بنرێت و لیژنە هاوبەشەکەش چاودێری دەکات. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها سەبارەت بە ڕووداوەکانی ئەم دواییەی نێوان فەلەستین و ئیسرائیلیش ڕایگەیاند باسکردن لە ڕۆڵی ئێران بیانوهێنانەوەیە بۆ شکستی ئیسرائیل و خەڵکی فەلەستینیش مافی تەواویان هەیە بەرگری لە خۆیان بکەن. این همه جنایاتی که در طول دهه‌های متمادی لە دوو ڕۆژی ڕابردوو تا گۆڕانکاری گەورە لە فەڵەستین ڕوویداوە. جێگەی قبولکردن نییە کە ئەمریکا و چەند وڵاتێکی ڕۆژئاوای دیکە دژی خەڵکی فەڵەستین بیانەوێت جێگای زاڵم و مەزلوم بگۆڕن. بابەتی فەڵەستین بابەتی یەکەمی ئێمە و جیهانی ئیسلام و هەوڵی بەڕێوەبردنی کۆبوونەوەی نائاسایی وڵاتانی هاوکاری ئیسلامی دەدەین. باسکردن لە ڕۆڵی ئێرانیش لەم ڕووداوانە پاساوهێنانەوەیە بۆ شکستی ئیسرائیل و ئەوانەش کە هەڕەشە لە ئێران دەکەن. با ئاگادار بن لەوەی هەر کردەوە هەنگاوێک دژی ئێران بنێن بە توندترین شێوە وەڵامێکی ڕوخێنەر دەدەینەوە. تواناکانی گەلی فەڵەستین گەیشتە ئاستێک بەرگری لە خۆی بکات و مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات. علیه ملت فلسطین علیه گروه‌های مقاومت فلسطین مطرح می‌کنند. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت بنەمای سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی ڕەچاوکردنی ئەخلاق و بەهامڕۆییەکانە و هەر لایەن و گروپێک لە ناوچەکەدا زوڵمی لێ بکرێت کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.